لەناو کوانووی ئەم ژیانە خەمناکەدا مرۆڤێکی خاکپەرست و نەتەوە پەرست و کەڵاپیاوێکی خۆڕاگر و خۆنەویست لێوان لێو لە ئازایی و بەجەرگی و ڕەوشت بەرزی و دەم و دەست و داوێن پاک و ڕۆح سووک و خاکی هاتەبوون. ئەو لە خۆشەویستی ئەم نیشتیمانە گڕگرتووەدا وەک چرایەکی گەش لە سەرڕی کوردایەتی هەمیشە ڕۆحی بێ ئۆقرەیی دەگرێ. ئەم پیاوە لێ هاتووە چالاکە، ئەم پێشمەرگە هۆشیارە نازم كەركوکیە. نازم كەركوکی ستەم و چەوسانەوە و نادادیەکانی ڕژێمی بەعسی ئەو کات کاریگەری زۆری لەسەر دروست کردبوو کە نەی دەتوانی دەستەوەستان بێت بەرامبەریان و ئەو جەور و ستەمە لەسەر گەلەکەی قبوڵ بکات. بۆیە ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵدەبژێرێت بۆ بەگشتدا چوونەوەی ئەو زۆر دیاریانە و هەموو شوێنێکی نیشتیمانەکەی لە گەرمیان بۆ کوێستان دەکات بە شوێنی خەبات بۆ ڕزگاری گەل و وڵاتەکەی. نازم کوڕی سەید نەجم کوڕی سەید ئەحمەد لە گەڕێکی شۆریجەی کەرکووک لە ساڵی 1961 لەدایک بووە. لە ساڵی 1982 پەیوەندی بە هێزی پێشمەرگەی کوردستانەوە کردووە لە گەرمیان لە هەڵمەتەکانی هێزی پشتیوان و شەڕی قەیوان ماوەت و شەڕی بێتواتە و داستانی ڕزگاری و شەڕەکانی ئەنفالی سەرکردایەتی بەشداری کارای کردووە. پلەکانی پێشمەرگایەتی لە فەرماندەی مەفرەزەوە دەست پێدەکات و دواتر بووەتە فەرماندەی کرد و بەشداری کارای کردووە لە ڕاپەڕینی بەهاری ساڵی 1991 خەڵکی کوردستان و دواتر بووە بە فەرماندەی بەتالیۆن و چەندین پلەی سەربازی تری بڕیوە تا دواتر لە ساڵی 2003دا بووە بە لێپرسراوی لیوای گەرمیان و لە کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستاندا لە ساڵی 2010 بە ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵبژێردراوە. مەخابن ئەم فەرماندە شۆڕژگێڕ و پارتیزانەی گەلی کورد لە 22/2017 بەهۆی نەخۆشیەوە کۆچی دوایی کرد لە پاشخۆی ناو ناوبانکێکی شکۆمەندانەی لە ڕوبەڕووبوونەوەی داگیرکەرانی کوردستاندا بەجێهێشت.